سڵاتان لێبێ ئازیزان دووبارە گەڕاینەوەلاتان لە بەرنامەی میوانی کاشۆ بە بەکارهێنانی بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ ئەمڕۆژ خواردنێکتان پێشکەش دەکەین. خواردنی ئەمڕۆ کە بۆم ئامادە کردوون ئامادەکردنی کنتاکی لەگەڵ برنجی کوردی کارگەی کاشۆ، برنجی دەنگخەڕ لەگەڵ شلەیەکی کولەکە. ئامادە بن لەگەڵم بۆ هەنگاوەکانی ئامادەکردنی خواردنەکەمان. من لێرەیە سنگی مریشێکی بەکار ئەهێنم بۆ ئامادەکردنی کنتاکیەکەمان. ئەوەی کە پێویستە ئێمە بەکاری بێنین پێش دەستپێکردنم ئەمەوێ ئاماژە بە شتێک بم. من لێرەیە ئەو ئاردەی کە بەکاری ئەهێنم بۆ خۆشکردنی کنتاکیەکە ئاردی بازاڕیە، بەڵام ئەتوانین بە شێوازێکی دیکە نانی فەڕەن یاخود سەمون بیخەینەوە فەڕەن جارێکی کە هەوایەکی گەرم لێی بە دواتر کە دەرمان هێنا لە فەڕنەکە وردی ئەەکەیت و ئەم پێکاتەی لێ دروست ئەبێ. بەس من لێرە بە حازری هێناومە لە بازار. سەرەتا گیراوەی کنتاکیەکە ئامادە ئەەکەم، پێویستی بە 2 هێلکە خوێ زیرەش بوو ئەوەی تامی هێلکە نەیە، ئەتوانی بەکاری بێنی ئەتوانی بەکاریشی نێنی. لە هەمان کاتا زۆر کەسێ حەزی لێ بیبەری تون بەکار بێنێ بۆ ئەوەی تون بێ، بەڵام بە شێوەیەکی عام هەر زیرەکە بەکارێت. لێرە من هێلکەکە بەکار ئەهێنم، 2 هێلکە. کەمێک خوێ. ئێستا گیراوەکەمان ئامادە کردووە، دەست ئەەکەین بە لەتکردنی سنگەکە. بە شێوازی تەنک بێبڕین. سنگەکەمان پارچە پارچە کردووە. ئێستا لە گیراوەکە و ئاردەکەی هەڵ ئەکێشین و بۆ ئەوی بخەینە فرێزەر. ئەو سنگانی کە پارچەمان کردووە لە گیراوەی هێڵکەکەی هەڵ ئەکێشین زۆر بە جوانی، پاشان خینە ناو ئاردەکە. ئەم شێوەیە بۆی بە جوانی ئاردەکە لە خۆ بگرێ. پارچە پارچە لەو هێلکەی هەڵ ئەکێشین. سنگەکەمان ئامادە کردووە بە تاوەتی تا پارچە پارچە لە ئاردەکەمان هەڵکێشاوە. ئێستا بە کاغەزێک جوان تەغلیفی ئەکەین، ئەخینە ناو فرێزەر بۆ ماوەی نیو سەعات. ئیتر من دەری ئەەکەم و ئامادە ئەەکەم بۆ سوورکردنەوە، بەڵام ئێوە ئەتوانن بۆ کاتی کە هەر کاتێک بێدە ناو فرێزەرا بمێنێتەوە، هەر کاتێکتانەوێ پارچە پارچە لی دەربێنن، بەڵام بەمەرجێ هەوا نەکێشێت چونکە شێ ئەهێنێتەوە. ئێستا کەرەسەی شلەکەم ئامادە کردووە، کولەکە و تەماتە و کەرەوز و پیازەکەی ئامادەیە. من لێرەیە زەیتی گوڵەبە ڕۆژەی کاشۆ بەکار ئەهێنم بۆ لێنانی شلەکەم. زەیتێکی 100% سروشتیە وەکو لە بەرنامەکانی پێشووتریش باسم کردووە. ڕاستەوخۆ بە پەستانی سارد بەرهەم ئەهێنرێت، هیچ ماوادێکی کیمیایی تیان نیە تاکو سروشتی بوونی خۆی لە دەستدات. زەیتێکی بەتام و خۆشە بۆ شلەکەم بەکاری ئەهێنم. لە هەمان کاتە دۆشاوی ئەو تەماتەی شارە زوریش هەر دۆشاوێکی خۆماڵی و لە کوردستانی خۆمان بەرهەم ئەهێنرێت. لێرەیە بۆ شلەکەم بەکاری ئەهێنم. لەگەڵ ئامادەکردنی شلەکەم دەست ئەەکەم بە لێنانی برنجەکەش وەک هەمیشە برنجی کوردی کاشۆ بەکار ئەهێنم. برنجێکی خۆماڵیە و لە کوردستانی خۆمان بەرهەم ئەهێنرێت. برنجێکی زۆر جوانە، دەنگخەڕە، تاموبۆن و چێژێکی تایبەتی هەیە. ئێمە خۆمان بە سەڵتوکی ئەیکڕین و کڕی دەکەین. دەنکە ساغەکانی لێجێ ئەکەینەوە بۆ لێنانی برنج. دەنکە لەتکەکانیشی بەم شێوازە کە لە زۆرێک لە مارکێتەکانە هەیە ئەفرۆشرێت. ئەمە دەنکە لەتکەکانێتی بۆ سوپ بەکارێت، بۆ یاپراغ، بۆ زۆرێک لە خواردنەکانی تر بەکار ئەهێنرێت. دەنکە ساغەکانیشی 2 کیلۆیی و 5 کیلۆیشمان هەیە، کارگەی کاشۆ بەرهەمی هێنراوە، ئێستا بەردەستە ئەتوانن بەکاری بێنن.
خۆشەویستانم خواردنی ئەمڕۆشم ئامادەیە بۆ پێشکەشکردن کە کنتاکیم بۆ ئامادەکردبوون لەگەڵ برنجی دەنگخڕی کوردی کاشۆ لەگەڵ شلەی کولەکە کە بە زەیتی گوڵە بەڕۆژە لەگەڵ دۆشاوی ئاوتەماتی شارەزۆر ئامادەم کردبوو. من بۆ سوورکردنەوەی کنتاکیەکە زەیتی گوڵە بەڕۆژەی کاشۆم بەکارهێنا. ئەم زەیتا زەیتێکی سروشتیە 100% بە پەستانی سارد بەرهەمهێنراوە. زەیتی گوڵە بەڕۆژەی کاشۆ زەیتێکی زۆر سووکە ڕاستەوخۆ لە ناوی گوڵە بەڕۆژەکەەوە بەرهەم دەهێنرێت. هیچ مەوادێکی کیمیاییتیان نیە وەکو زەیتی بازاڕی نییە، چونکە عادەتەن شتی سورۆکرا و ڕۆن زۆر هەڵ ئەمژێت بۆیە ڕۆنە بازارەکان زیانێکی زۆری هەیە لەبەر ئەوەی هایدرۆجینی تیادایە سروشتیبوونی خۆی لەدەست ئەدات بە عکسی ئەم زەیتەوە کە ئەم زەیتە ڕاستەوخۆ بەرهەم ئەهێنرێت و 100% سروشتیە و لە کاتی سوورکردنەوەشا تاموبۆنێکی خۆشی هەیە. هیوادارم هەموو لایەک بەکاری بێنن ئیسفادەی زۆری لێ ئەکەن تاموبۆنێکی خۆش ئەبەخشێ بە خواردنەکەمان و خواردنێکی بە چێشتری لێ دروست دەکەین. و هەروەها برنجەکەشمان برنجی دەنگخڕی کارگەی کاشۆیە، برنجێکی خۆماڵیە، خۆمان کڕی ئەەکەین و بەرهەمی ئەهێنین. تاموبۆنێکی خۆشی هەیە، ڕەنگێکی جوانی هەیە، دەنگخڕا کوردیە، برنجی شەژمانەیە. کارگەی کاشۆ بەرهەمی ئەهێنرێ و لە کێڵگەکانی کوردستان بە چەڵتوکی دەیکڕین و دواتر دەنگەخڕەکانی لێجێ ئەکەینەوە و لەتکەکانیشی بە هەمان شێوە. ئێستا لە بازاڕەکانی کوردستان بەردەستە و هەیە. ئێوەش ئەتوانن بەکاری بێنن ئیسفادەی زۆری لێ ئەکەن، ژیان لەگەڵ بەرهەمە خۆماڵەکان تەندروسترە. ئازیزانم خواردنی ئەمڕۆشم پێشکەشکردن هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.